کاک دکتۆر کەی پسپۆڕی مێشک و دەمار ناچار ئەبێت پێشنیاری نەشتەرگەری بکات بۆ نەخۆش لە چ حاڵەتێکا و لە چ قۆناغێکی ئازاری پشت باسمان کرد کە مدەی بەکارهێنانی دەرمان و علاج تەبیعی و ئیستراحەت کە 4 تا 6 هەفتەی تێپەڕ کرد ئیستفادەی نەکرد نەخۆشەکە ئەو کراتریانێت تێدا بکە نەشتەرگەری پێویستە بێگومان نەشتەرگەری بۆ دەکرێت ئەو حاڵەتانەی کە بوویتە ئەکوید دیسک یعنی حاڵەتەکە ینی ئینزیلاقەی لە ئەنجامی هەڵگرتنی شتێکی ینی بە ناتەندروستی هەڵگرتیا بوویتە ئینزیلاقە تەواو دەمارەکانی گرتیا ئەوە دەبێتە هۆی یان پێویستی بە نەشتەرگەری دەبێت لە حاڵەتە چی دیژ ئەوەیە کە بێهێزبوونی ماسوولەکان پێویستی بە نەشتەرگەری هەیە تەمانە تو نەشتەرگەری نەکەی ئەو ماسوولکە زیاتر بێهێز دەبێتون لە کار دەکەوی حاڵەتە چی دیشەیە لە دەستدانی میز و پیسایی پێدەنی کۆدای کواینا یان کۆنەزمی دولارز ئەو حاڵەتانە پێویستە نەشتەرگەری ینی وەکو فریاکە ینی وەکو نەشتەرگەریی خێرای لۆ بکرێت لەوەی چارەسەری بکەیت. باشە کاک دکتۆر ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەری بڕبڕی پشت بە چ پێوەرێک دیاری ئەکرێت؟ ینی سەرکەوتنی نەشتەرگەری یعنی چۆن مەسەلەن نەخۆشیێکی بڕبڕی پشت نەشتەرگەری بۆ ئەکرێت و نەشتەرگەریەکە سەرکەوتو ئەبێت چ پێوەرێکی ئەگەر لە نەشتەرگەریەکەیە مەسەلەن لە دوای نەشتەرگەریەکە نەخۆش ئازاری کەم ئەبێتەوە یا چییە بابەتەکان کەوا ئەکەن بڵێ ئەم نەشتەرگەریە سەرکەوتو بووە؟ ینی عاتەن ئەو نەخۆشانەی کە ڕادیکولەر پێینیان هەیە ئەوانەی ینی زۆر نەخۆشیە تەنها لاقی دێشی بەهۆی دروستبوونی ئینزیلاق ئەوانە زیاتر ئیسفادە لە نەشتەرگەری دەکەن و ڕێژەی سەرکەوتن لە نەشتەرگەری زۆرە بەڵام هەندێکیان هەیە مەسەلەن ئیلتیهابی جنگەکانی پشتیان هەیە مەسەلەن ڕۆماتیزمی پشتیان هەیە و زایدەن ئینزیلاقیان هەیە ینی ئەکید لاقیشانەکەیان باش دەبیت سەرکەوتنی باش هەیە لە نەتیجەی عملیاتەکە بەڵام لە وەکو ئازاری پشت ئەوانە لەوانەیە هەندێکیان ببینێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی